ڕێکخراوی هاواری خێرخوازی هاوکاری مانگانەی بەسەر 120 مناڵی بێباوکدا دابەش کرد. هاوکاریەکان پێکهاتبوون لە پارە و خواردن و جلوبەرگ و نەوتی سپی کە خێرخوازان پاڵپشتی ڕێکخراوەکە و پرۆژەکە دەکەن. ئەم ڕێکخراوە زیاتر ئیش لەسەر بێباوکانەکە، بەڵام چالاکی کەشمان زۆرە و کردومانە. ئێمە مانگانە 300 بۆ 400 بێباوک و نازدار لە لای ئێمە موچە وەرەگرن. ئەم موچەیش دیارە لە خێرخوازانێکەوە بە ئێمە ئەگا، ئێمە تەنها وەکو دەستێکی ئەمین ئەیگەێنین بە ئەو کەسانەی کە محتاجن و مستحقن بەو موچەیە. وەسپاسی ئەو خێرخوازانە ئەکەین، خوای گەورە پاداشتی بە خێریان باتەوە و چاوەڕێی زیاتریان لێ ئەەکەین، چونکە ئێمە بەڕاستی کۆمەڵێ فۆڕمان هەیە کە تا ئیسە کەفالەت نەکراون، نەمانتوانێ موچەیان پێ بدەین، مستحقیشن. وەڵاهی زۆرمان هەیە، ئەلبەتە نازان بتەحدید چەند کەسە، بەڵام کۆمەڵی فۆڕمان هەیە. خۆتان باشە زانن، یعنی خەڵکی بێباوک لە وڵاتە زۆرن و بەردەوام لە زیادبوونیشان و فۆڕمەکانیش بەردەوام زیاد ئەکەن. خەڵک پەیوەندیمان پێوەکە هەیە لەوانێ ڕێکخراوەکەی نەناسی بێ، هەیە خۆشمان کە پێ ئەزانین ئەچین فۆرمی بۆ پڕەکەینەوە بۆی بەڵکو ئیشەڵا خوای گەورە دڵی دەوڵەمەندێک نەرم کاو بتوانێت هاوکاریان بکاو. هەموو دوو مانگجارێک ڕێکخراوەکە موچە بەسەر بێباوکاندا دابەش دەکات. جگەلەوەش پێداویستی قوتابخانە و جلوبەرگ و خواردنیشیان پێدەدرێت. زیاتر لە 200 فۆرمی نوێش پێشکەش کراون، بەڵام بەهۆی سنوورداری پرۆژەکە و نەبوونی هاوکاری خێرخوازان وەرنەگیراون. ئەم پرۆژانە پرۆژەی خەیرین لەسەر ئەرک و لەسەر شانی خەڵکی خێرخوازن، بە تایبەتی ئەم ڕێکخراوەی ئێمە کە ڕێکخراوی هاواری خێرخوازیە. ئەم ڕێکخراوە تا ئێستاکێ بەس ئەوەی کە مانگانە هاوکاری ئەکرێ 312 خانەوادەی نازداران منداڵی بێباوک هاوکاری ئەکرێ، لەگەڵ ئەوەی کە ئەم هاوکاریە بەس پارە نییە، جاری وا هەیە جلوبەرگە، خواردنە، ئێستا بە تایبەتی لەم وەرزیزستانە نەوتە پێداویستی خۆگەرمکردنەوە ئەوانەیە. ئەمە هەر هەمووی ئەرکەکەی لەسەر شانی خێرخوازانە خوای گەورە پاداشیان باتەوە. طبعاً ئەم کۆمەڵگەی ئێمە بە تایبەتی کۆمەڵگەی کوردەواری خەڵکێکی زۆر باشی تایە کە ئەهلی خێر و خێرخوازن، خوای گەورە پاداشی بە خێریان باتەوە. لەگەڵ ئەوەی کە ئەو هەموو معاناتە هەیە ئێستا بە تایبەتی لەم فەسڵ و وەرزیزستانە بۆ خۆگەرمکردنەوە و نەبوونی کارەبا وەک پێویست و نەبوونی نەود وەک پێویست و ئەوانە خەڵکی خێرخواز توانیوانە دەستمان بگرن، خوای گەورە پاداشیان باتەوە، هاوکارمان بن. ڕێکخراوی هاواری خێرخوازی ماوەی 10 ساڵە دامەزراوە. ڕێکخراوێکی خێرخوازی قازانجنەویستە و کار دەکات بۆ هاوکاریکردنی هەژاران و منداڵانی بێباوک. لە ڕووی پەروەردە و پێگەیاندنیشەوە پرۆگرامی تایبەتیان هەیە بۆ منداڵانی بێباوک بە تایبەت لە ڕووی ئاینیەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.